دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنی ساڵی نوێ نزیک بۆتەوە و کێشەی مامۆستایانی گرێبەست و وانەبێژیش بەردەوامە. بەپێی ئامارەکان نزیکەی 6,000 مامۆستای گرێبەست لە هەرێمی کوردستان بوونی هەیە. بەپێی ڕێنماییەکی پێشووتری وەزارەتی دارایی هەرێمیش هەر مامۆستایەکی گرێبەست 3 ساڵ خزمەتی هەبێت دەکرێتە هەمیشەیی، بەڵام ماوەی زیاتر لە 4 ساڵە دامەزراندن بە شێوەی هەمیشەیی وەستاوە. بەشێک لە مامۆستایانی گرێبەست زیاتر لە 4 ساڵ خزمەتیان هەیە، ئێستاش داوا دەکەن بکرێنە هەمیشەیی. هەرچی مامۆستایانی وانەبێژیشە ژمارەیان نزیکەی 12,000 مامۆستایە و ئەوانیش داوا دەکەن بکرێنە هەمیشەیی. مامۆستایانی وانەبێژ کەمترین مافیان هەیە، بە جۆرێک ڕۆژانی پشوو و وەرزی هاوینیان بۆ هەژمار ناکرێت. کرێی وانەبێژیەکەش زۆر کەمە، بۆ هەر بە شەوانەیەک هەڵگری بەکالۆریۆس 4,000 و دیبلۆم 3,000 و ماستەر 5 بۆ 6,000. بەشێکی زۆر لە مامۆستایانی وانەبێژ خاوەنی خزمەتێکی زۆرن، هەیانە 11 ساڵ خزمەتی هەیە، بەڵام تا ئێستا حکومەت داینەمەزراندوون. جگە لە مامۆستای گرێبەست و وانەبێژ مامۆستای خۆبەخشیش لە کوردستان بوونی هەیە و خۆبەخشانە خزمەت دەکەن. کابینەی نوێی حکومەتی هەرێم ماوەی نزیکەی مانگێکە دەست بەکار بووە، بەڵام لە کارنامەکەیدا باسی دەستپێکردنەوەی پرۆسەی دامەزراندنی نەکردووە و دیاریش نییە کەی مامۆستایانی گرێبەست و وانەبێژ دەکرێنە هەمیشەیی.